بینە دەڵێت بە کورتی پێمان بڵێ ئایا کە قەرزار بین لە مانجی ڕەمەزاندا شەشەڵان پێش بخەین یا قەرزەکە بدەینەوە. ئەم پرسیارە زۆر جار دەکرێت، بەڵام بە کورتی و بەڕوونی وەڵامی من ئەوەیە بە گوێرەی تێگەیشتنم لە حەدیثی عائشە ڕەزای خوای گەورەی لێبێ و لە دەقەکانی فەعیدەة من ئەیام ئوخەر لەکە لە قورئاندا باس لەوە دەکا دروستە جارە شەشەڵانەکەت بگری دوایی لە درێژایی ساڵەکەدا مانگەکانی تردا بۆت هەیە قەرزی ڕەمەزان بدەیتەوە. بە بەڵگەی خوای گەورە فەرمی فەعیدەة من ئەیام ئوخەر، خوای گەورە واجبی نەکردووە تۆ ئیلا قەرزی ڕەمەزان لە مانجی شەوالدا بدەیتەوە. و هەروەها عائشە ڕەزای خوای گەورەی لێبێ دەفەرمێ من قەرزی ڕەمەزانم دەکەوتە سەر و نەم دەتوانی بیگرمەوە بیدەمەوە ئیلا لە مانجی شەعبان نەبێ. شەعبان واتە پێش ڕەمەزان، ساڵێکتر پێش ڕەمەزان، کەواتە نەیدەگرتەوە لە مانجی شەوالدا. ئێخۆ هەڵبەتە دایکی ئیمانداران عائشە شەشەڵانی گرتووە، ڕۆژی سونەتیشی گرتووە و خستو شێتە پێشتی پێش قەرزەکانی. و لە لایەکی تریشەوە دەڵێن ئەگەر بە بەڵگەی عەقلیش سەیری قەزیەکە بکەیت، یعنی ئافرەتی وامان هەیە بەهۆی زەیستانیەکەیەوە بۆ نمونە هەر لە یەکی ڕەمەزانەوە مناڵی بووە، درێژایی مانجی ڕەمەزان بە ڕۆژوو نەبووە، کەواتە 30 ڕۆژی لەسرە. ئێستا بڵێ وەڵا ڕۆژۆکە بگرەوە ئەو جا شەشەڵان، ئێ باشەوە 30 ڕۆژی مانجی شەوالەوە بەس قەرزی دایەوە، ئەی شەشەڵانەکەی کەواتە لە دەستی چوو. بەڵام وانە بۆ ئەوەی لە دەستی نەچێ شەشەڵانەکە بگرێت لەو مانگەدا کاتەکەی دیاری کراوە، بەڵام قەرزەکە کاتەکەی موسعترە، ئەمیان کاتەکەی مضەیقتر و تەسکترە. لە لایەنێکی ترەوە باسی لێوە بکەین، خوای پەروەردگار فەرزی نەکردو تۆ ئیلا لەم مانجی تەموزەدا کە ئێستا لە شەوالدا مانجی تەموزیشە، لەم مانگە گەرمەدا کە ڕۆژ زۆر درێژە و دنیا زۆر گەرمە دەبێت تۆ قەرزەکانت لەم گەرمایەدا بدەیتەوە و شەشەڵانیش بگری. نەخێر، شەشەڵانەکەت بگرە، ئەوەی تر دەتوانی بۆ کاتێکی تر کە ڕۆژ تێیدا کورتە کە دنیا تێیدا فێنکە لەو کاتەدا قەرزی ڕەمەزان بدەیتەوە. ئینشاء الله تعالى